ئیدی گوتم ئەو سێ مەرجەم هەیە ئەو جەم دەبمە مدیر گوتیان وەڵڵاهی ئەوە لەبی نابی ببیە مدیر گوتم وەڵڵاهی ئەوجەمش مدیری کارتۆنی ناکەم نیکەم نابمە مدیر. بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان هاتینەوە لۆ سەرگوزشتە بیرەوەریەکانی میهرەبانی. خۆشەویستان کە بوومە دکتۆری پسپۆر یەکەم جار نەقل کرام لە بۆ خەستەخانەی چۆمان. چوومە خەستەخانەی چۆمان یەکەم جارمە یەک کەسی ناناسم لە چۆمان، یەک خزمە منیە، یەک دۆست و برادەرە منیە. سبەینەچی چوون مباشەڕەم کرد لەوێن دەرگوتیان ئەوە بەهوە جێی ناخواردنی دکتۆرانە. چووم نانم خوارد لەوێن دەرگوتیان دکتۆر ئەتو دەبی لەوێن دەرنانی بخۆی جێی دکتۆران جیایە و جێی کارمەندان جیایە. وەڵ ئەمەش دیتمێک لە کارمەندەکان لەوێ دانیشتبوونانی دەخوارد. ئەمنیش خواردنەکەی خۆم هەرگرت چوم لەکن کارمەندەکەی دانیشتم. کارمەندەکە زۆر بەلاوە سەیر بوو. گوتی کاک دکتۆر فرانکە جێجێین گۆیە وای زانی کە نازانم یعنی لە چێن دەرنانی بخۆم. گوتم وەڵا گوتم ئەم لۆ بە تاقتێنە دانیشمنانی بخۆم ئەتوش دانیشتی بە تاقتێن گوتم بە پێ کۆنانی بخۆین و تەعارفە چی بکەین. کورە گوتی کاک دکتۆر یا خۆ بەخێر بێ سەرم سەر چاوم زۆر کەیفی هات. یعنی یەکەم شت ئەوەم شکان ئەمە خۆم جیاکەمە لە کارمەندی. چێ بوو ئەو کارمەندەیە دوای دەرچنای سید ئیسماعیلە. وردە بوومە برادەریان. مدیر قاتع لەوێن دەر گوتی کەسێک نەبوو شەهادەی لە من بەرزتر بی مدیریشان نەبوو. گوتیان دەبێ دەتکەینە مدیر. گوتم وەڵڵا من مەرجم هەیە لە بۆ مدیراتی. ئیدی گوتم ئەو سێ مەرجەم هەیە ئەو جەم دەبمە مدیر گوتیان وەڵڵاهی ئەوە لەبی نابی ببیە مدیر گوتم وەڵڵاهی ئەوجەمش مدیری کارتۆنی ناکەم نیکەم نابمە مدیر نەبوومە مدیر. 6 مانگان هەستان مقیمەچیان هینا بوو کردیانە مدیر. مدیر قاتع بە وەکالەت بوو بۆ مدیر ئەمن هەر نەبوومە مدیر. باشە گوتم مهم نیە لەکنە من ئەمن مدیراتی بە مەرج دەکەم مدیر دەبی مدیر بیتن. وەڵحاصڵ ئەو فترە لێوێ بووم کە چوومەوێن دەدیتم هەیکەلی مزگەوتە چێ لە تەنیش خەستەخانەی چۆمان. گوتم ئەو هەیکەلە مزگەوتە لۆ ئیشی لێ ناکەن لۆ ڕاوەستایە. گوتیان وەڵا پارەمان نییە. کابرایەک لەوێن دەرسەرپەرشتی دەکرد چوم گوت چێ سەرپەرشتی کردی ئەو هەیکەلە چێ دروستی کردی گوتیان وەڵا ئەو کەسێ دروستی کرد چونمەکەنی گوت کاکە لۆ ئیش ڕاوەستا لەو هەیکەلی لۆ مزگەوتی دەست پێ ناکەن. تو وەڵی پارەمان نییە ئێستاکە. هەستام هەندێک خێرخوازم دەناسی لە هەولێرێکە گوتم کاکە هەیکەلێک هەیە مزگەوتە لە تەنیش خەستەخانەی چۆمان وەڵا پارەم لۆ بردن و ئیشەکەمان فنیشین کرد و ئیفتتاحی ئەو مزگەفتەشمان کرد کە لە تەنیش خەستەخانەی چۆمانە. گوتم یەکەم ئیفتتاحی بە چ دەکەین بابە ناخواردن و مامۆستایەکانی هەموو مزگەوتەکانم داوت کرد و خەڵکەکی زۆرمان داوت کرد و گوتم بە ئەوە ببیتە بەرەکەت هەم یەکەم ڕۆژی ڕەمەزانێکە بوو ئیفتتاحمان کرد هەم گوتم ئیفتار سائیمیشە و بەبەردەچی سێ چەر چێشکان دەکوژین. ئیدی وای لێ هات لەوێن دەریەکەم دکتۆر بووم جەدوەڵ خەفارەم دانا. گوتم نەخۆش لۆ بچیتە دیانێ ئەمنۆکو دکتۆر دلێر ئەو گۆڕانکاری گەورانم کرد لە خەستەخانەی چۆمان. جیهازێکی لاپرۆسکۆپیم کڕی داوام کرد لە مدیر عامی بە نووسرا و جیهازی لاپرۆسکۆپی لە بۆ عملیاتی زەردا و ئەوانە دەکرێتن. ئیدی لەگە شەریکەکەی کردمە شەرت کە بێن لەوێن دەر دەورەی بە کارمەندان بکەن تاوەکو فێر بن جیهازی خاوێنکەنەوەکو ئیش دەکرێتن. کردمە شەرت لە گەریان کەوا بێنەوێن دەر دەورەی لۆ کارمەندی بکەنەوە و ئەمنیش ببەنە دەرەوەی وڵات کە دەورەی بکەم لەسەر ئەو جیهازێ. ئەوە بوو ئەمە چوومە لوبنان فەڕەنسی دەورەکەم دیت لە شەریکی ستۆرسی. هەروەها داوام کرد لە ڕئیس قسمی جەراحەی جەمهوری کەوا چەند کارمەندێکی دێنمە ناو خەستەخانەی بە سایرەی خۆم دەمهینان دەمگەڕاندنەوە دەهاتمە هەولێرێکە چونکە ئەمن خەستەخانەی چۆمان وەکو ماری خۆم تەمەشا دەکرد. ئەوەندە دڵسۆزم کارمەندەکانم بە سایرەی خۆم دەینا تاوەکو ببینن ساڵی عملیات. ئیدی ئەلحەمدولیلا یەکەم دکتۆر بووم لە ناو خەستەخانەی چۆمان جەرگم دووریتەوە لە بۆ تەریخ دەیرێم. یەکەم دکتۆریش بوویمە کە عملیاتی زەرداوام کردی لە چۆمان
و جیهازی فەحسی غودەی ئەمن تەڵەبم کرد و مدیریش نەبووم بەس ڕئیس قسمی نەشتەرگەری بووم زۆر چاڵاکیم کرد وای لێ هات کە لە چۆمان نەقڵ بووم واللهی وباللهی وتیللهی کارمەند لە بۆم گریایە گریا گوت کاکە لۆ دەگریە خۆ ئەمن نەقڵ بم خۆ من نامرم یعنی تانیم لە خەستەخانەی چۆمان لە نەقلیاتی بیکەمە خەستەخانە کە چەندین نەشتەرگەری قائمە عملیاتم هەبوو نەخۆشێکی زۆرم هەبوو لێرکوانەوە ڕێز و خۆشەویستم لە بۆ خەڵکی چۆمان هەیە ئەمن وەکو کەسێک بووم لەوان یعنی ئێستا کەش چەندین دۆست و برادرم هەیە ئەوە چەند ساڵە ناتمە چۆمان لەبەر ئەوەی نازان بچمەکەن چیهانیان ئەگەر بچمەوێن دەربچمەکەن چیهانیان یعنی ئەو نەچمەکنەوی ئەو عادز دەبیتن ئەم ناتان بچمەکەن هەموو عالەمێ ئەوزەمە زارم ئەگەر نیم باشترە چکە ئەگەر بێم نازان بمە میوانی چێت لێژ ناگەڕێن ئەمن بچمەوێن دەرو نەچمەکەنیان لێیەکە خۆشەویستی و محەبەتێکی زۆرم لەگەر ئەهلی چۆمان دروست بوو میهرەبانی تانی جێ پەنجێ بەجیبێلی ئێستا بڕۆن بە دڵنیاییەوە هەر لە بازاری چۆمان بە هەر دوکاندارێکی برێ ئەرێ برێ دکتۆر دلێرشینەی دەناسی ئۆ دەرە دکتۆر دلێرشینە یعنی کە پێشتریش نەخزمەکەم لێ بووە نەناز بەس بە ئیشکردنم لێیەکە ئەو پەیامە لە بۆ دکتۆرە گەنجەکان کە دەستنە جێیەکان جێ پەنجەتان بەجی بێنن لە هەر جێیەکی من خۆشەویستی و محەبەتی بڵاوکەنەوە کەس بە ئیشکردنی نامریتن ئیشێ بکەن ئیشێ بکەن بە زایع ناچیتن خۆشەویستی بڵاو دەبیتەوە بە ماوەشکم داخلی کرد و عملیاتی کرد و عملیاتە کەشمان زۆر نەزاعەتەشی چاشی هینا سوپاسێکەوی خوا خێری بێشی یارەبی خۆش بەڕەبی مەمنونیت ئەوەش فاتمەخان دەست خۆش بەڕەبی الحەمدوللا خۆی بەزیاد ئەو هەموو ژانەی لە کۆرەوە دەست خۆش بەڕەبی خوا الحەمدوللا بەڕەبی ئینشاءالله آخر ناخۆشی دەبیتن ئینشاءالله باش دەبین ئینشاءالله ئەم کەریم آخر ناخۆشیتان دەبی زۆر مەمنونی خوا خێری بێشی یارەبی ئینشاءالله باش دەبین ئەزیەت و مشەقەتەشی زۆری بەرمەوە کێشا يا ربي خدا لێت ڕازی بی خوا دەرەجێت گەورەکە ئیشاءالله دەستی چاوت خۆش بن خوایە دەستت هەرە تفەڕک بن لە ئومەتی محەممەدی لۆ وەچی ئەو حملیاتە گەورەت لێ من کرد ئێستا ژانت نەمایە والله دەستت خۆش بن پێشتر زۆر لاقەکان زۆر دێشەم ئەرێ والله دکتۆر گیان ئەرێ والله ئینشاءالله آخر یەک ناخۆشی دنیا دەبین مەمنون لە تو خوڵامی خوای گەورە لێمان قبول بکە ئیشاءالله خوای گەورەت لێ قبوڵەکە ئینشاءالله چەرسا و سەلامەت دەبیتن ئیشاءالله سەڵاو ڕێزمان هەیە لە بۆ دەبەری تۆمان دەست و چاوت خۆش بن باش دەبی ئینشاءالله دەست و چاوت خۆش بن پاژەوەی کە لە چۆمان نەقل بووم لە بۆ شەقلاوەی لە شەقلاوەش لێ بەردەوام بووم کاتێک کە خەڵکی فەلوجەی هاتبوون شەقلاوە بووە شەقلوجە چونکە عەرەبی زۆر تێدا بوو خزمەتێکی زۆرمان کرد ئەلحەمدولیلا پاش ئەوان کە لە کۆتایی کە لە شەقلاوەی بووم دەهاتمەوە تەواڕی ڕۆژ ئاوا نەقلی تەواڕی ڕۆژ ئاوای بووم ئەلێوێندەر ئیستیشاریم نەما نەخۆشببینینم نەما هەستان بڕیارمدا عیادەی شخصیدا بنێم ئەوە بوو لە بنەسڵاوەی دەستم پێکرد یەکەم نۆرینگەی مهرەبانی لە بنەسڵاوەی دەستمان پێکرد بە ئومێدی ئەوەی کەوە ببیتە هێز و توانایەک زیاتر خزمەتی هەموو نەخۆشان بکەم لێیەکە بەو شێوەی دەستمان پێکرد لە عەڵقەی داهاتوودا بەردەوامیمان هەیە لە جێڕانەوەی چیرۆکەکانی بەسەرهاتەکانی گەشەکردنی مهرەبانی